پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگان. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە، بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە، لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی پەیاکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. شەوی چوارشەممەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی عزیز، من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەممەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. تەوەرەکانی ئەم شەومان سێتەوەرە سەرەتا سەبارەت بە عێراق دوای هەڵبژاردنەکان قسە و باسێکمان دەبێت. ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دیژبەژنان تەوەرێکی ترە و ئەگەر دەرفەت بوو قسەیەکی کورتیش لەسەر گەرمترین بابەتی چەند ڕۆژی ڕابردووی کۆمەڵی کوردستان دەکەین، ئەویش هەڕەشەی سزاکردن لە منداڵێک بەهۆی ئەوەی کە لاسای مامۆستاکەی کردبوویەوە. وەک هەموو جارێک ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنتەی خەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنجڕاکێشەکانی ئەم شەومان. ئازیزان، هەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک سەبارەت بە دوای هەڵبژاردنەکان عێراق بەرەوتوێ و ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ سەمیر عادل، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق. سەمیر عادل، ئێوارەت باش و سوپاس کە لەگەڵمانیت.
زۆر مەمنون و زۆرش دەستخۆشانە بۆ داوەتەوە بۆ بینان پێشنگ. بەڵێ پرسیارم زۆرە سەربارەت بە هەڵبژاردنەکان، بەڵام ئەگەر ئیجازە بدەم ئێوە خۆتان سەرەتا بە شێوەیەکی گشتی قسەیەک بکەن لەسەر هەڵبژاردننی 11 نۆڤەمبەر و ئەنجامەکانی کە دواتر بڵاو بۆتەوە. ئێمە زیابیمانەوە بۆ بەشداریکردن ئەگەر پرسیارەکەت وا تێگەشتم لەسەر بەشداربوون حیزبە بە شێوەیەکی عام لەسەر نەتیجەی ئینتیخاباتەکان قسە بکەین دواتر ئێمە سەر مشارەکەی حیزب. بڵێ وەڵا ئەگەر پرسیارەکەت توانە بکەیتن تا بزانم بە شێوەیەکی عام ئەو ئینتیخاباتی کە ئەنجام درا نەتیجەکانی کە هاو چیمان پێ ئەڵێت؟ ئەم انتخاباتە طبعا نەتیجەکان ئەوەیە تانی تایبەت ئەم انتخاباتە یعنی پارەی خۆی بە قەوڵ خۆیان یعنی پارەی زۆر سەرفیان کرد، یعنی حتا یعنی زیاتر لە 1 ملیارد دۆلار، یەکی لە لاینەکەم 600 میلیۆن دۆلار خەرجی کرد بۆ انتخاباتە. خارج ئەوە مەسەلەن یعنی بەعەلەنی تو تەماشای ئەگەر یوتیوب بکەیتن، سۆشەل میدیا بکەیتن، حتا کەناڵاتی عێراقی مسائل کڕینی دەنگ بە 50,000 و 75,000 مثلا معاش يعني معاش دانان بە خەڵک بۆ 3 مانگ 4 مانگ پێشی انتخابات، يعني ئەمە یەکی لە خصلەتەکانە ئەم انتخابات بوو. طبعا دائما خۆی انتخابات وابوو لە عێراق، بەس ئەم جارە انتخابات يعني فەزاحەتی زیاتر بوو لە چاو ڕابردوو. نەتیجەکەیش ئەمەیە، نەتیجەکەیش يعني هن لە خارج تەوەقعات نەبووە. ئەحزاب ئەوانە دەسەڵاتن خۆیان دەنگیان هێنا و بە تایبەتێکی شتیش تایبەت بزوتنەوەی مەسەن پێ ئەڵێن بزوتنەی مەدەنی هیچ نەهێنا، یەک هەنی نەهێنا لەم انتخاباتە، شکستی گەورەی خوارد، چونکە نەبەس ئەو حتا هەنی تایبەتە ئەم انتخاباتەش یەکی لەوانە بەرنامەی انتخابیان نەبوو. چی ئەڵێن بە خەڵک؟ تەنیا خەرج هەن مەسئلەی پارە و دەعایەت بەو پارە، ئەوە خصیصەتە ئەم انتخاباتە بوو. ئەگەر ئێستا بینە سەر مشارەکەی حیزب کۆمەستی کرێکاری عێراق یەکەم جارە بە هەتا کۆتایی بڕوات، ئەگەر چی کاندیدی ڕاستەوخۆی خۆتانتان نەبوو، بەڵام دەعمی کاندیدێکتان کرد کە پلاتفۆرمی ئێوەی قبول کرد. پێم خۆشە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم تەجروبەی ئێوە ببیستم بۆ ئەم مشارەکەی ئێوە لە ئینتیخاباتە. تەجروبەی ئێمە تەجروبەی هەردوو حزب، تەجروبەی کۆمونیست کارگەری بڵێ من لە عێراق و کوردستان تەجروبەی تازە بوو بۆ ئێمە، بە تایبەت لە انتخابات عێراق. ئێمە پێشوو تەجروبەمان بوو لە کوردستان، بەس ئەوە یەکەم جارە ئێمە بەشداریەکەی من لە انتخابات عێراقیان هەڵبژاردن عێراق. یەکی لە زیابەکانی ئێمە و حتا ناوە پێش چەند ڕۆژی کۆبنەوەی مەکتەبی سیاسی زیابەمان ئەوە بوو ئەم تەکتیکی زۆر باش بوو. ناوە حزب ڕۆشتە بە ناوە لیست ئەحزاب سیاسیەکان، بەرنامەی حزب. من ئیسە پێشەوە وتم یعنی یەکی هیچ لایەنی لەم لایەنە بەشداریان کرد لە انتخابات، بەرنامەی انتخابیان نەبوو، تەنیا حزبی بەرنامەی انتخابی بوو، کۆمونیستی کارگەری بوو، چی لە کوردستان چی لە عێراق. مەسئلەی یەکەم حزب لە عێراق باس قانون کارەکە، باس بیمەی بیکاری ئەکا، باس بەرابەری ژن و پیاوەکە، باس علمانیەت دەوڵەتەکە، باس شەڕ لەگەڵ فەساد و کۆتاییان بە فەساد، باس هەن تعلیم یعنی مەجانیە تعلیم، یعنی هەن خوێندن بە خۆڕایی ببێ. تەنیا حزبی بۆ ئێمە بەرنامەمان بوو
حتى لەگەڵ لایەن جۆرا و جۆر ئیمە دانیشتی من وتی من ئەمە بەرنامەی ئیمەیە ئەگەر ئێوە ئەمزاکەن لەسەر بەرنامە ئیمە حتمما پشتیوانی ئەەکەین لەوانە بەس بەداخەوە کەس لەم لایەنە ئەمزایان نەکرد لەسەر ئەم بەرنامەی حزب وەلاکن ئێمە ئەمە فرسەت بوو فرسەتی باش بوو بەرنامەی خۆمان پیشانماندا داعایە بۆیان بەم بەرنامان کرد لە ناو خەڵک بەتایبەت لە کەناڵات جۆرا و جۆر لە مجموعەی سیمیناراتی جۆرا جۆر چی ئۆنلاین بوو چوو لەگەڵ خەڵک بوو قسەکردن لەگەڵ خەڵک حتا شخصیات زۆر شخصیات حتا ناوە لیستە ئەوانە ئێستاگەشتنە دەسەڵات داوایان کرد شخصیات داوایان کرد دانیشتن بکرد لەگەڵ حزب بۆ حاضر بوون قسە بکەن لەگەڵ حزب حتا حاضر بوون وتی ئمە قبولمانە بەم بەرنامە بەس ئێمە ڕەفزمان کرد بشکە ئەم لایەنە ئەم شخصیاتە گشتی شخصیاتی کاندیدی ئەحزاب ئیسلامیەکان بوو حزب زۆر ناسرا زۆر مەسەلەیەک نقطەی بەرجەستەی ئەوانە مەسەن زۆر کەسی بوو خۆی بە کۆمونیست ئەزانی خۆی بە سۆشەلیست ئەزانی سەنگەری گرتبوو بەرابەر حزب بەس لوای ئێمە ئەم بەرنامەیە تقریبا ئەو سەنگەرە نەما بەعکسەوە پەیوەندیان کرد لەگەڵ حزب قسە باسییان کرد لەگەڵ حزب حتا تو تەماشای سۆشەل میدیای حزب بکە من ئەگە باز حزبەکەم هەردوو حزبەکەم کۆمونیست کارگەری کوردستان عێراق زۆر خەڵک هەنیان کرد لایکیان دانا تعلیق کۆمنتی باشیان دانا پشتوانیان کرد لە سیاست حزب حتا گروپاتی اشتراکی بەتایبەت لە عێراق جۆرا و جۆر بەرنامەی حزب بڵاویان کرد بۆ کاندیدی انتخابات بە نەزەر خۆمان بە زابی مەکتەبی سیاسی ئەم بەشداربوونە یعنی بە قەزانجی حزب بوو بە قەزانجی بزوتنەی کرێکار بوو بە قەزانجی بزوتنەی کۆمونیست بوو ئەمە بەداخەوە ئێمە فرسەتی زۆر کەم بەدەستمان بوو بەس توانیستی من لەو فرسەتە حتا ینی بۆ پشتیوانی بۆ ئەو کاندید خۆمان بوو 4 ڕۆژ بۆ ئەو کاندیدەی حزب شوعی کوردستان بوو اتفاقمان کرد لەگەڵیان لە کۆنگرەی ڕۆژنامەگەری لە هەولێر ئەعلانمان کرد هەردوو قسەمان کرد لەولا بەس 4 ڕۆژ بەدەستمان بوو بەو داعایەتە وەگە تەماشای بکەیتن مجموعەی دەنگی هێنا مقارنە بکەیتن لەگەڵ دەنگی کەسانی لە لیستی ئەحزاب ئیسلامیەکان ئەوەندە گەشتنە دەسەڵات زیاتر سێ قاتیان هێنا مەسەن ئەوە 7400 دەنگی هێنا بێنەما تو تەماشاکەیتن کاندید هەیە دەنگی هێنا بە 2000 دەنگ یان 3000 دەنگ ئەوەیش پیشانە ئەدا حزب ئەم یعنی موقعیەتی کۆمونیست لە عێراق موقعیەتی لە یەکەم تەجروبەیە یعنی موقعیەتی خراپ نییە بەعکسەوە باش بس ئەوە تەجروبەی تازەیە بۆ ئێمە واکە ئێمە یعنی بتوانیم چۆن میکانیزم جۆرا جۆر بدۆزیمین چۆن ئەم کۆمونیستە ببێ کۆمونیزم ئیجتیماعی کۆمونیزم جەماوەری کۆمونیزم نێونەر خەڵکی کرێکار خەڵکی ژنان گەنجان ئەوەیش ئەم میکانیزمە بدۆزیتون و ئاڵوگۆڵ لەم هەردوو حزب بدەین من ئەم ئاڵوگۆڵە بتوانین ببین بە نێونەر خەڵکی عێراق ئەگەر چی جارێ زوو قسە لەسەر داهاتوو بکەین بەڵام پێتان وایە ئەم تەجروبەیە کافیە بۆەوەی کە بڕیار لە ئێستاوە لەسەر هەڵبژاردنەکانی مستەقبل بن و ئامادەی مشارەکەی تێدا بدەن انتخابات بۆ ئێمە تەکتیک سیاسیە ئێمە نازانی من ئیسم انتخاباتی تر چی هەیە بەس ئێمە هەگە ئەم انتخاباتە تەماشامان کرد پێش و ئێمە بایکۆتمان دەکرد چنی انتخاب بایکۆت بەس تەماشامان کرد حتا ئێمە لە مقابلات و جۆرا جۆر گەشت لەگەڵ کادرانە هەردوو حزب قسەمان کرد تعبیرمان کرد لەسەر ئەمە تەماشامان کرد بایکۆت هیچ ناکە یەک هەنگاو بەڕۆ پێش و ناڕۆ بۆ ئێمە ڕۆشتن بۆ تەکتیکی چۆن بایکۆت تەکتیک بوو ئێستش هەڵبژاردکردن لە انتخابات تەکتیکە
من نازانی من 2 ساڵتر بۆ انتخابات محلي مجالس محافظات بێ ئەڵێن بەشداری ئەەکەمیان نازانم 4 ساڵتر انتخابات پەرلەمان ببێ ئەمانە بەس حتمما ئێمە ئەوە زۆر مهمە ئێمە ئەم هەنا یعنی ئەم تەکتیکە توانیسی من چەنی مەسەرەن تو تەماشای ئەم تابۆی چەپە تابای ئەیدۆلۆژیە گشتی ئیشکا توانیسی من ئەم مەرحەلە ئەم بەڵەقمە یعنی مەسەن ماوەی زۆر کێشە بۆ مناقەشات و لەناو ڕابەری ئەم بزوتنویە بەس لە ئاخرەکەی توانیسی من بشکی من ئەم تابۆیە ئەمە زۆر مهم بۆ ئێمە انتخاباتی تر حتما ئەگەر وەزعەکە هەڵوا ببینی حتما ئێمە بەشداریەکەی من بە حاضر خۆمان وتی من لە دوای انتخابات ئیشی ئەم بزوتنەوەی ئیشی هەردوو حزب دەست پێەکە دوای انتخابات باسمان کرد ئاڵگۆڕە زۆر گەورە لە خۆمان ئاڵگۆڕ تازە لە خۆمان ببینی لە ئاستی تشکیلاتی لە ئاستی میدیا لە ئاستی بوونی اجتماعی لە ئاستی منظەماتی جەماوەری لە ئاستی تعامل لەگەڵ خەڵک لە ئاستی دۆزینەوە میکانیزم ببێ ئەم بزوتنە ڕێشەی بکوتی بزوتنی کۆمونیستی کارگەری لە ناو کۆمەڵگا ئەمەیە ئەمجا یعنی حتما ئێمە ئەیستا من ناتوان پێت بڵم 2 ساڵتر 4 ساڵتر ئێمە بەشداریەکەمە چونکە وەزع مثلا ئەگەر وەزع شۆڕژگەر ببێ حتما ئێمە نایمن بۆ تەکتیکی تر ئەگەیمە یان ئەگەر وەزع سینایۆ ڕەش ببێ تەکتیکی ترمان ببێ نازانیسە ئەو پێت بڵێ من بەشداری ئەەکەی من یان بەشداری نەکەم بەس من ئەڵێم ئەگەر ئەم وەزعە چ ئەم وەزعە بمێنی حتما ئێمە بەشداریەکەین واضح بینە سەر هەڵبژاردنەکان و ئەوەی کە چی دەرئەنجامیانێکیانە بێت لێرە بەدواوە یان مەسەرەن حکوومەتی ئایندەی عێراق چی ئەبێت چی شتێک ئەگۆڕێت بە بەراورد دەورانی پێش ئەم هەڵبژاردنە حکوومەتی ئایندەش ئەگەر لەسەرەوەش قسەیەک بکەیت بەڵام لەم انتخاباتە دووشت تازە هەیە دوو فاکتی تازەیە حەزەکەم ئشارەت پێ بکەم یەک فاکت ئەوەیە استراتیجی ئەمریکای تازە لە ناوەڕاست یا پێڵێن خاوەن میانە یان شەرق ئەڵەوسەط ئەم استراتیجی تازە گەڕان ئەمریکا بۆ میدل ئیست بۆ شەرق ئەڵەوسەط ئەوە یەک مەسئلەیە دوویش پاشەکێشەی نفوزی ئیران لە منطقە ئەمجا ئەم استراتیجی ئەم دوو فاکتە مهمە بۆ تشکیلبوون یعنی ئەمە تازە بوو لەم انتخاباتە و تازە بوون حتى لە مەوزوع مەسئلەی تشکیلبوون حکوومەت وەزانی حکوومەت ئێستا وایە ئێستاوە چۆن پێڵێن ئاهەنگ هەڵبژاردن تەوا بۆ خۆیان ناویان دانا ئاهەنگ هەڵبژاردن یان ئاهەنگ دەنگدان ئێستا ئەوە تەواو بوو جەماعەتە ئەوانە ئەحزاب ئیسلامیەکان ئیسلامی شیعی پێڵێن ماڵی شیعە یان البەیتی شیعی باشە تقریبا 187 کورسیان هێنا تو ئەگەر بەبوونەی تەماشا ئەمانە بکەیتن بەعکسەوە لەژێر ئەگەر ئەو دوو فاکتە تەماشای ئەو دوو فاکتە بکەیتن بەعکسەوە ئێستا وەزع ئەم جەماعەتە یعنی چۆن ئەڵێم لە قۆناغ زۆر خراپە چونکە یەکی لە ناوڕاست دەسەڵات و ئەمریکا و فشاری ئیران دائما یەک خصیصەت وەزع عێراق بوو تایبەت لە دوای داگیرکردن عێراق هەر حکوومەتی تشکیل بوو حکوومەتەکە نەهاتووە بۆ چۆن بڵێ من حل ئەزمەی سیاسی بەعکسەوە هاتووە دائما ڕۆژ بە ڕۆژ ئەزمەی سیاسی قۆڵتر ئەبێ بەس خصیصەتەکەی ئەوە بە ئیدارەی ئەزمەکەی دکرد ئەم ئیدارەیە لە ماوەی چەند ساڵ ئێستا ئەم ئیدارە نەما بە تایبەت دوای 7 ئۆکتۆبەر دوای ئەم سیاست استراتیجی ئەمریکا
و پاشەکەشەی نفوز ئیران بۆ ئەوەیش ئەم حکوومەتە بەم ئاسانی بە ئاسانی تشکیل ناکرێت مەوزوعەکە هیچ ڕەبتی نوە لە گشتی تاریخ لە 2023 تا ئێستا هیچ لە تاریخی هەڵبژاردنە عێراق حکوومەت تشکیل نەبووە لەسەر زۆربەی دەنگدان کورسی بەعکسەوە دائما دوو فاکتەیە فاکتی یەکەم هێز ئەوانە دەرەوە عێراقە ئەمریکایە ئیرانە نازانم پێڵێن سعودیە ئیماراتە تورکیە فاکتی تریش هەیە فاکتی تریشەوە ئەم جەماعەتە خارج مەسەن دائما پێڵەن ماڵی شیعیان بیتی شیعی چەنی سەهمیان وەرەگرن لە تشکیلبوون حکوومەت ئەم دوو فاکتە خۆی تشکیل حکوومەت بکە بەس لەم وەزعێتە فاکتی وەزع دەرەوە عێراق بەسان فشار هێز دەوڵەتی زۆر هەیە بەتابەت هێز ئەمریکا لەسەر ئەم حکوومەتە بۆ ئەوەش ئەمریکا مهم بۆی نییە نەتیجەی ئەم انتخابات بەعکسەوە یەکسەر ئەگەر تو تەماشاکەیتن نوێنەر ئیدارەی ترامپ یان ئیدارەی ئەمریکی پێڵێن ئەوە تازە تەعیین بوو پێش انتخابات بە چەند هەفتەی ناوی مارک ساڤایە یەکسەر پیرۆزبایەک لە هەند لە گشتی لە دەسەڵات و لە حکوومەتی سوودانی کرد چونکە بۆی مهمە ئەم پیشان بدە بە دنیا پێڵێن ئەوەی عملیە دیموقراتی ناجح بوو لە عێراق ئەوەیش منەت داگیرکردن و شەڕ ئەمریکایە لەسەر عێراق ئەمەیە دومیش تەماشاکەن ئەو حکوومەتە تشکیل ببێ چۆن تعامل بکەن لەگەڵی چۆن بەرخود بکەن لەگەڵی بەتایبەت داوایان کردووە چۆن لە لوبنان ئێستا کەم چەک حزب الله وەرئەگرن یان ئەو حکوومەتە خارج حزب الله تشکیل بوون دەرکردن حزب الله لە گشتی چەنی مؤسسات حکومیە پێشوو حتى مەتاڵیش بەدەستیان بوو ئێستا حزب الله هیچی نەما عینەن ئەم تەجربە ئێستا لە عێراق و ئەوەش سووریەش تەواو بەشار ئەسەد ڕۆخا تەنیا عێراق ماوە عێراقیش وا بەرخود ئەکەن و لە ژیری تهدیدن بۆەوە بە ئاسانی ئەم حکوومەتە تشکیل ناکە چونکە حکوومەتی تشکیل ببێ بتوانی ئەمریکا رازی بکە و بتوانی ئیران رازی بکە بتوانی تورکیا رازی بکە بەتایبەت ئێستش تورکیا هێزە لە عێراق و هێزش لە منطقە دوای مەسئلەی پەکەکە و وازیانە لە چەک مەسئلەی لە سووریا و شکستی بەشار ئەسەد لە ژێر هێزە عسکەری تورکیا و لاینگرانە ئەوانە ئەحمەدی شەرع و جەماعەتی تورکیس ئیشتە لە عێراق پێش تقریبا 2-3 هەفتە پەرلەمانی تورکیا تازەکردن بۆ مانەوەی هێز عسکەری تورکیا لە عێراق بۆ 3 ساڵ دەهاتوو گەشتی ئەم فاکتانش تورکیش لەم انتخاباتە سەهمی هەیە بۆ ئەوە بەم ئاسانیە حکوومەت تشکیل نابێ و ئەو حکوومەتش تشکیل بێ یەکەم جا لازمە رازی ئەمریکا بکە و بتوانی کەم خۆی دوور بکە لە ئێران ئەمەش بە ئاسانی نییە خارج ئەوانش تو تەماشاکەیتن احتیمالە پرسیارەکەیتن باشە ئەم ئەحزابە بەتایبەت ملیشیەکان تقریبا 100 کورسیان هێنا ئەمانە مشکلەکەی ئەم هەن تهدیدات ملیشیات و ئیمە چەک هەن چۆن هەڵ فڕی چەک ناکەی من و ئێمە یان نازانم چی ئێمە مقاومەت ئەەکەی من مادام ئەمریکا ئەمانە ئەم مەوزوع ئەمە مەسیجە بۆ داخل عێراق مەسیجە ئیمان واز ناهەیە من لە ئیمتیازات لە نفوذ و خۆمان مەسیج نییە بۆ خارج عێراق بەس ئەمانە گشتیان تووشی بنبەست بووە حتى یەک استراتیجی مشکلەی ئەم ئیطار تەنسیقیان ماڵی شیعەیە استراتیجی ڕۆشنی نییە چۆن بتوانی خۆی بگونجینی لەگەڵ
ئەمریکا لەگەڵ ئیران یان لەم وەزعەتە ئەمریکا فەرزی کرد لەسەریان بۆ ئەوەش بە ئاسانی ئەم حکوومەتە تشکیل نابێ و فاکتی تریش دو فاکتی تریش هەیە فاکتی ئەوەیش مەسئلەکەی ناڕەزایەتی خەڵکە بە تایبەت ئێستا زۆر قسە و باس هەیە نرخ نەوت دائەبەزی یەک بەرنامەی اقتصادی نییە بەردەمە نە حکوومەتی ڕابردوو نە پێش و چۆن بتوانی معاشی زیاتر لە 4 میلیۆن تەمین بکە یان بتوانی مەسەلەن مشکلەی بیکاران بکە زیاتر لە 12 میلیۆن بەس لە عێراقە 12 میلیۆن ساڵانە تقریبا 250,000 خريجي جامعة و معهد أمانة إضافة أبين بو بازار بطالة هيك حكومة هيك برنامج نية هي وأم وضع نا استقرار السياسية نا استقرار أبنية أما هيك هناك يعني تشجيع كس سرمایه داری ناکە لە دەرەوەبیان بۆ عێراق و سەرمایە ببێ و بتوانی خەڵک ئیش بکە بەرنامەیان نییە ئەوە یەک تەماشاکەیتن لە 3-4 ڕۆژ ڕابردوو مەسەن احترازات مامۆستەیان بوو تەظاهراتیان بوو احترازات ئەوانە خریجین بوو مەسەلەی و کەم کەم ئەم احترازاتە گەورە ئەبێ و ئەم ئیطار التەنسیقیە و ئەم حکوومەتی تازە ژیر ئەم فشارە فاکتی تریش هەیە فاکتی جەماعەت الصەدرە جەماعەت الصەدر ئەمە دوم جارە شکست ئەخوا شکستی یەکەمەکەی ئەوە هەن مەسەلەکەی انتخابات نەتوانستیم تشکیل و حکومت بکە لە دوای انتخاباتی 21 شکستی تریش ئەمە تەوەقعیان وا ببێ انتخابات نابێت چونکە ئەوانە بایکوت انتخاباتیان کرد بەعکسەوە تەماشایان کرد هیچ استفادەیان نەکرد و حتى نتیجەی انتخابات هن بعكس ام جماعات الصدر بو اما ساكت نابن بعكس وإيسا هر تماشا كان يكفصد بقوزن بتوانن هذا خوان بكن بتابت شاوري قرارات امريكان و يعني احترازات الخلقه امانه قشتي فاكتات فشار لسر شيء إطار التنسيقيان في ألين بيت الشيعي عن مال الشيعة وفشارة لسر حكومة تازابوش من وبتصور من بم آسانية وضعك أزمك قلتر أبي لبيشوا ويكت أم اعتراضات خلقه أجل بتواني بوصلي خوي يعني بتواني خوي يعني آسوي روشن وبدوزي بتواني خوي بقري برنامج ببي اتواني ابي جزء لمعادله سياسي معادله سياسي او فاكت اتواني وضع بيغوري بقزانج خلق ئاماژەت بە زۆر فاکتی گرنگ و سەرنجڕاکێشدا بەڵام لە هەمووی سەرنجڕاکێشتر بووە من پاشەکشەی ئێرانە چونکە دەزانین لە دوای 2023 و سقوتەوە ئێران هەژمونیەکی زۆر فراوانی لە عێراقدا هەبووە و ئەتوانین بڵێن دەسەڵاتی ڕاستەوخۆی هەبووە ئێستا ئەم پاشەکشەی کە ئێران ئەیکات بە عملی چی تەئسیراتێک لەسەر کۆمەڵگەی عێراقدایانێ مەسەلەکەی نەبەس تەسیر لەسەر عێراق ئەم فاکتێش نییە خود ناو إيران وضع زور خرابة تتماشى بك مثلا نموني بينم لزور مناسبات باسم كد نموني بينم مسألة قانون حجابة مثلا تجميد كردن قانون حجاب حجاب بو جمهورية إسلامي جزء هوية سياسية و لتشل صال رابردو يعني صدا جن سزاد دان بمسألة فراد يعني هن التزام نبون بحجاب حتى أو تظاهري مسألة محسا أميني موضوع كي حجابه امرو بأساني تجميد قانون حجاب أكا حكى مثلا تتماشاك عضو مجلس بي ألان تشخيص نظام نازم بكودكي شي بي ألان مثلا محمد باهنرة الله برسالة كان لمقابلة ألين يوتشون يعني أو قانون تجميد حجاب كان الله دل صدق خلق إيران نيوج أكا بصلمانة بس نود للصد نيوج ناكا حزكا جياني آزاد ببي حزكا بوخوي
بژیت ناتوانین ئەمە فەرزی بکەین ئەوە پیشانەی ئەوەیە یعنی وەزع جمهوری ئیسلامی یعنی هەن نازانم کەلیمەی عەرەبیەکەی لاواز بووە بە کوردەکەی لاواز بووە چونکە ئەمە تۆ ئەگەر تو وازی هەنیت لە حجاب حتى حجاب نبو جمهوري إسلامي بوقشت إسلام سياسي يعني هوية سياسية تو أو هوية يكسر توازي هنيتن معناته مشكلتها أو يكدويش إستا دنو قصو قدن لكي جيجي خامنائي أجري شبك خامنائي لتمن نظام هشتاو شاشة نظام هشتاو حوت صار عمرية كي جيجي أما اتفاق نية لسر أوا اتفاق نية تائس لسر أوا مسألتيش مسألة موضوع النووية كيا تائس مثلا جريان هي على إمام مثلا نظام بعد كده تخصيب يورانيوم نظام كوديكي شيا على إمام بلا واز بيني من جريان تر هي بتابت حرس التوري في ألين بازدران على إمام واز نهي من أما بارشة لكرامة جمهورية إسلامية أم جاء تماشاك في شار اقتصادي عقوبات اقتصادية أمريكا حتى أوروبيش بيوندي بودو كوتشون أمريكا لسر إيران اعتراضات الخلق مثلا كريكار خلق الزحمة خيش بو تشاكردن جيانيان أما قشتي في شارع لسر الجمهوري الإسلامي خارج أو ناو طبقي حاكمة طبقي سياسي ناو جمهوري إسلامي انسجامي وبعكسه مشكلات زور هي اتفاقاتني لسر استراتيجي لخارج امانيش تتماشى بك نفوذيا حزب الله شكست اخوا برابر اسرائيل حماس تقريبا او التواو ابي بشار الاسد باسم كد نما تنيا حتى او شر دانزروش بسر ايران خارج او من هن او الشكس او الشكس خارج امشتانا بس تاثيري كده لسر جمهوري اسلامي لسر وضع اسلامي دوايش او استروج بروج جرياني هي لناو امريكا او جريان بيش نبو كات بايدن كات اوباما ام جريانا هاتوا باس روخان جمهوري اسلامي اكا ام جرانش منسجمه لقل اسرائيل باش جمهوري اسلامي ازاني نوضعي باشا ننفوزي تشيراب دواي حوت اكتوبر امش تاثيراتي حتما هي وجماعه العراقيش لسر بسياركات استاتوام جواب دم سر بسياركات شي تاثيري هي بو اويش ايران بنيازنيه وضع خوي العراق تيك بدا تتماشاك للبنان نما لسوريا داخل درجة بردمي عراق بو أو حتى تتماشاي مجموعي محللين سياسيين إيراني هي تائس قسيان نقد ولا سر انتخابات شوك أزانن إستا لحالتني انفشال بين حكومة مثلا شي حكومة سوداني يعني شي حكومة عادل عبد المهدي يعني شي حكومة مالكي أو كاتا إيران بهزبو است ایران وضعی نه داخلی باشه نه خارجی کیش باشه بو اویش ایران است حتی ماشاکه دخالت نکه چی رابطو بهن بوضع سیاسی عراق الا حکومت لاینگر عراق چون که از لاینگر ایران چون که استش تماشا بک امریکا بصراحه هنا چون پیرلن بلطجي نازن بكرديكي تشيا امريكا روشتوها ايران تماشاك جماعه العراق تماشاك امريكا روشتوها برابر هن بحر الكاريبي برابر فنزويلا خوش حاضر كردوها شر عسكري بك لقل فنزويلا باشا ببهاني مخدرات وامانه مخدرات فروشن ترياق فروشن هر عين شلون بهاني دوزي بو عراق كيميائي هي عراق نازانم علاقي هي بقاعدة دوايا ود شو شانزة وكالة استخبارات أمريكي أرى العراق نا علاقيها بقاعدة نا كيميائي هي شينية إيش عين أم بهانا يدوزون
بۆ فەنزولە مەبەستم چییە ئیران تەماشا ئەماکە و ئیسرائیلیش هەر عینەن بەڵتەجی تازە لە منتەقە بزان چییە کە اتفاقی کردووە بە وستانی شەڕ لە لوبنان بزار پێشی 2 ڕۆژ ڕئیس ئەرکان حزب الله کوشت اتفاق کردووە لەسەر مەسئلەی خوتەی ترامپ لە غەزە هەر ڕۆژی 5-7 نەفەر لە هێز حەماس بمبارانیان ئەکا و زیاتر لە 20 تا 30 مەدەنی ڕۆژانە ئەیکوژێ باشە یعنی ئەم بەڵتەجەی ئیسرائیل و ئەمریکا ئیرانیش تەماشا ئەکا یعنی دوور نییە لەمانە بەوانش بەسەراحەت لە گشتیان لە حالەی ئەنتظارن لە حالەی ترسن لە حالەی خۆیان حازر کردووە حتا ئیران حازر میلیشیاتەکەی خۆی کردووە لە عێراق بۆ دیفاعکردن لە ئیران کاتی هێرش بکەن لە ئیران نە بۆ مەسئلەی ئەم حکوومەتە ببێ بە هەند داینگری ئیران یان داینگری ئێران نەبێ بۆ وەزعی ئیران زۆر لاوازە وەزعیان زۆر خراپە ئەم میلیشیاتە و ماڵیشیا ئەزانن وەزعەکە چۆنە بۆ ئەوەیش ئەو حکوومەتە تشکیل ئەکەن لاینکەم ئەمریکا هادئ بکەن لە منطقە و بەتایبەت لە عێراق و مەسلحەی ئەمریکا بپارێزن گفتوگۆکەمان زۆر سەرنجڕاکێشە و زۆر بابەتی تریژما و قسەی لەسەرکەین بەڵام کات هەرەوەندە دەرفەتەیە هیوادارم لە بەرنامەکانی ئایندەدا بتوانین قسەباسی زیاتر بکەین و لێرەدا سەمیر عادل سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمیسی کرێکاری عێراق زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر مەمنون دەستا خۆش ئەوەش بڵێن بینەرانی ئازیز کە سەمیر عادل زمانی دایکی کوردی نەبوو بەڵام توانیمان چاوپەکەوتنێکی سەرکەوتوانە بە زمانی کوردی ئەنجام بدەین موچانێک و دەینەوەداتان بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە و تەوەری ئێستاشمان ئەم بابەتەیەکە لەگەڵ سەوسان سەلیم ئەندامی بۆردی ڕێکخراوی سەربەخۆی ژنان داوەتێ دەکەین سەوسان سەلیم یارت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەی تۆش باش و سپاس بۆ بینەران و بیسەرانی ئەم تەلەڤیزیۆنە لەو پرسیارە گشتی و دەست پێ بکەم کە لە 2025دا لە ڕۆژگاری ئەمڕۆدا بۆچی هێشتا ڕۆژێک هەیە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان بۆچی ئەم ڕۆژە هێشتا هەر پێویستە یان بپرسم پێویستە بۆ جوابی پرسیارەکەی تۆ نەک پێویستە ئەم ڕۆژە هەموو ڕۆژێک هەموو ڕۆژەکان هەموو سەعاتەکان هەموو ساتەکان پێویستە لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ توموتوژی لە بەرامبەر ژنانە زیە ئەکا کێشەکان هەتا بێ قوڵتر ئەبنەوانەیە دنیای نظامی سەرمایەداری دەستی ناوەتە بینەقاقای هەموو مافەکانی ژنان حتا ئەوەشی کە ئەو وڵاتانش کە بە نەوعێک ژنان لە مۆقعێکی باشترا بوون بە خەباتی خۆیان دەستیان بە زۆرێک لە ماف و ئازادیەکانیان ڕاگەیشتبووە تا ئەیانەوێ هەمووی بسەنەوانێ ئەگەر لەم سەرتا ئەو سەری دنیا سەیری کە نانی فەوزایەکی زۆر ئەبینین لە زنگ و بوونەوەی ڕاسیزم و فاشیزم لە شەڕ لێرە و لەبێ لە زیابوونی دەستی کۆنەپەرستی دین کۆنەپەرستی تەنانەت دینی لە پاڵیا دینی ئیسلام بەسەر ژیانی ژنان و خەڵکە حتا نەک لە وڵاتەکانی خۆیان لە وڵاتانی ئەوروپاشا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە بۆیە ئەمە ئەخوازێن هەموو ڕۆژێک و هەموو کاتێ ئەم بەرەنگاربوونەوەیە ئەم ڕاوەستانە ئەم دژایەتیکردنە لەلایەن ژنانەوە لەلایەن بزوتنەوەی ژنانەوە لەلایەن خەڵکی ئازادی خواز و کەسانێک کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی لێەیە من هەرا چای بگێڕین بۆی دڵنیابین لە قسەکەی خۆمان ئەوە تاسیر کە لە غەزە ئەو بەبەرچاوی دنیاوە
مناڵ ئەکوژرێ ژنان ئەکوژرێ خەڵگە کوژرێ قوربانی ئەسلی ژنانن نازانن ماڵی ڕووخا و مناڵی برسی مردی کوژرا و ڕۆڵەی کوژراوی نازانێ بە چ شێوەیەک ژیانی خۆی دروست کاتەوانێ چی بکات مەسەڵەن ئەو مەساتە گەورەی کە بەڕوبڕووی ئەوانە بێتەوە عالەم لە بەرامبەریە بە شکلێک بێدەنگە یعنی جێی سەرنجە جێی تێڕارمانەکە بەشەریەت و ئینسانیت بۆ چۆتە دواوانێ ئەڕۆی تا سوودان 4 ملیۆن خەڵک ئاوارەیە کە نیوەی ئەم خەڵکە ژنانن ژنان و مناڵانن کە ئەرکی زۆر لە سەرشانیان بۆ ئیدامەدان بۆ ئیدامەدانی ژیانی خۆی و مناڵەکانی و هاوسەرەکەی سەیرەکەی بەم ڕۆژگارە ئەو کوشتن بڕین ئاوارەبوون ڕوئەیات وڵاتانی زلهێز بێخەمن باش بە عکسەوە بەر خۆشیان بەشێکن لەو سینناریۆیە تا جاگا بە ئوکرانیا چ جاگا بە وڵاتانی تر تا ئەیتە ئێرانێک سیرەکەی لەژێر ناوی ئەوەی کە چاکسازیەکەن و حەقی ئەوە یعنی مەسەلەی حجابی بە زۆر لەسەر ژنان لا بەڵام لەو لاشەوە سیرەکەی بەم ڕۆژگارە ژنان خەڵکان ژنانی ئاکتیڤیست و چالاکوان ئەگیرێن و تعزیب بدرێن و ئەکوژرێن و ئەدامەکرێن لەم لاوەیەتە کوردستان ئەوە تا سەیرەکەی 33 ساڵە کەمنین ئەو ژنانی بوونە قوربانی کوشتنی ناموسی تەنانەت ئێمە قبری بە ناونیشانمان هەیە کە ئەمە پڵەیەکی ڕەشە بە ناوچوانی ئەو دەسەڵاتەوانێ لە عێراق تازە بە تازە یاسای جعفەری فەرزەکرێ کە ڕسمیت ئەیە بە اختصاب و دەستدرێژی سێکسیسە بۆ مناڵی 9 ساڵ کە ئەمە بەڕاستی شەرمەزاریە ئەمە پڵەیەکی ڕەشە بۆ دەسەڵاتەوانێ و کە بۆ هەتایی باز ئەکرێ ئەوە تا سەیرەکەی لە وڵاتانێکی وەک ئەوروپایە ڕاسیزم بە ئارەزی خۆی تەشهیر ئەکا ئیهانە ئەکا هێرش ئەبا بە دەلیلەوەی بەرگێکی بەنەوعێکە پۆشیوە بە دەلیلەوەی سەرت ڕەشە بە دەلیلی ئەوەی خەڵکی کۆمیونیتیکی تری ئەمانە هەمووی سینناریۆیەکن کە ئەوەمان پێ ئەڵێ کە ڕۆژ بە ڕۆژ مەساتەکان ڕوو لە زیاد بوونە و لە عینی کاتیشە کاریگەریەکەی لەسەر ژنانە لەسەر مناڵانە بە شێوەیەکی بەرچاو ئەبیندرێەوە خۆی ژنان وای لێکراوە لە دنیا کە لە موقعێکی زعیفترا بێ کە توانای مقاومەتی نەبێ مەسەڵەن ئێستا ژنانێک کە لە فەڵەستینن ئەو لە غەزەن چۆن یعنی چی بکەن هێرشی قەسف و تەقە و تۆق و برسێتی و نەهامەتی بەسەر سەریانەوەی چی بکەن خۆ لە موقعی دیفاعانە خۆ هیچ چەک و ئەسلیحەیەکی پێ نیە تا دیفاع لە هیچ وەسائلێکی نیە تا دیفاعکە لە خۆی ئەمە ئەو سینناریۆیە کە ئەمڕۆ هەموو دنیای گرتووەتەوانێەوە تا دەرەجەیەک چوزان دەوڵەتەکان کە دەمیان لە ئینسانیەت و بەشەریەت و مافی هاوڵاتی بوون ئەکتا بێدەنگن لە بەرامبەریە و هەتا تابێت ئەم سەرکوتانە ئەم توموتیژیە زیاکە بۆیە پێویست دەکات نەک ڕۆژێ ئێمە هەموو ڕۆژێ لە مەیدانا بین ڕوبەڕووی بەرەنگاری توموتیژی ئەم نەهامەتیانە بینەوە کە ڕوبەڕووی ژنان و ڕوبەڕووی تەنانەت ئەگەر بە جەمعی سەیریکەن ڕوبەڕووی خەڵکە بێتەوانێ بەڵێ بەڵام پرسیار ئەوەیە بۆچی هێشتا لەم سەردەمەیە ئەم نەهامەتیانە و ئەم توندوتیژی بەرامبەر بە ژنان لەم ئاستە فراوانەیە کە ئاماژەت پێدا بەرحاڵ هۆکاری خۆی هەیە ئەم توموتیژی و هەڵاوە ئەمەی ڕەبتی بە نیزامی سەرمایەداریە ڕیشەی ستەمکێشی ڕیشەی هەڵاواردنجی ڕیشەی توموتیژی لە بەرامبەر ژنانە لە بەرامبەر کرێکار و خەڵکی زەحمەتکێشە ڕیشەکەی لە نظامی سەرمایەداریە بۆ کۆتایی پێهێنانی ئەم هەڵاواردن و جیاکاری و ستەم و زوڵمە ئەبێ نظامی سەرمایەداری سەر و ژوور بکرێ ئەبێ نەمێنێ ئەبێ لە جێگەی دەسەڵاتێک بێ کە بتوانێت جواب بە نیاز و پێداویستەکانی خەڵک باتەوە کە بتوانێ مافی ئازادی و یەکسانی فراهم بکە کە بتوانێ ئیتر ئەوە یعنی پرسیارەکەم بۆچی
سۆشیالیستەکان دەسەڵات نەگرنە دەست بۆچی کۆمۆنیستەکان دەسەڵات نەگرتنە دەست حتا ریفۆرمیستەکان لایانی کەمەتوانن چاکسازی بکەن ژیانی خەڵک چاکەن ئەو هەڵاوارد و جیاکاری کە هەیە کەمی بکەنەوانەیە لەبەرەوە هۆکاری خۆی هەیە سەرمایه‌داری نیزامێکە کە ڕیشی ئەم هەمووشتانی باسماکەن لەو نیزامەیە و هۆکارەکانیشی ئەنواعی وەسائل و توول ئەگرێ بە دەستەوانەیە لە مەسەلەی ڕاسیزم و کێستا باسم کرد لە مەسەلەی کۆنەپەرستی دینەوە لەسەر ژیانی خەڵک لە مەسەلەی پیاوسالاری لە مەسەلەی ڕەگەزپەرستی لە مەسەلەی دابشکردنی خەڵک بەسەر قەومیەت و بەسەر گروپ و بەسەر سێکتەکان ئەمە وا ئەکا کە ئەم هۆکارانە واکە کە ئەم شتە هەر بمێنێەوە ئەگەر سەیریکە یعنی مەسەلەن بەعام سەیری ئەم هۆکارانە بکەی سەیرەکەی لە هەموو دینەکانە ژن ضعیفتر ئەبینرێ دەرەجە دوو ئەبینرێ سەیرکە سەیری دینی ئیسلامکە ژن ضعیفەیە ژن دوانیان بە یەک کەس حسابەکرێ لە محکەمەیە حەق و حقوقی لە دەستی مێردایە ئەمانە هەمووی بۆ هەمیشە بە زیندوێتیش ڕایگرن حتا لە وڵاتێکی وەکو ئەوروپایە کە لەباری قانونی و یاساییەوانێ وڵاتێکی مەدەنیە سکولارە دەم لە مەدەنیە سکولار لەباری قانونەوە ئینسانەکان بەحساب یەکسانن لە هەموو مافەکانیانە بەڵام سەیرەکەی لە عینی کاتە زۆر پاساوە هێننەوانەیە بۆ دین زۆر پاساوە هێننەوانێ بۆ ئەو کەسانی کە بە ناوی دینەوانێ چوزانم مزگەوت ئەکەنەوانێ چوزانم قسە هانی ژنانیان حیجاب لەبەرکەن هانی مناڵەکانیان ڕەوانەی مزگەوتەکان بکەن حتا لەم وڵاتانەشە ئەو سیمایانە زۆر بە ئاشکرا ئەبینرێ کەمنین و مزگەوتانی لە لەندەنا هەیە کەمنین ڕێگەیان پێدراوە بە 100 پارە کۆ بکەنەوانێ تا بە ناوی ئەوەی مزگەوتی تر دروستکەن و ئەو خەڵکەش بەڕاستی شارە نازانێت بە عاتیفەیەکی بەسیط دوای مەوزوعەکەکەیەوە ئەزانێت کارێکی باشی کردووە نازانم یعنی تۆ قرار نەبووە هەمیشە نوێژ لە مزگەوتا بکرێن تۆ نوێژ ئەکرێ لە ماڵی خۆتا بیکەی ئەکرێ لە مزگەوتا بیکەی بەڵام ئەوەنەی کە ڕێگەیان مزگەوت بکرێتەوە نە ڕێگە نان مەکتەب بکرێتەوانێ کە مناڵان تیا دەرزی باش فێر ببن مەسەلەن حتا دژایەتیکردنی تەربیەی پەروەردەی سێکسی هی مناڵان پەروەردەکردنی مناڵان کە لە مەکتەبەکانە هەیە زوربەی هانی دایکەکانیان هانی باوکەکانی کە نێڵن مناڵەکانیان ئەو دەرسانە بخوێنێ بەرحاڵ ئەمە ئەو هۆکارانەیە کە وای کردووە ئەم سیستەمە ئەم توموتیژیە توانای خۆی بمێنێتەوانێ پێشتر ئیشارەم بۆیە لە ئێرانێکە ئەڵێ حیجاب لا ئەبێت حیجابی بە زۆر لەو لاشەوە سەیرەکەی ڕۆژ نییە خەڵکی ژنانێک کە ئازادی خوازن یەکسان خوازن یان ئاکتیڤیستن زیندانی نەکەن ئیعدام نەکەن لە عێراقا بە عینی شێوە سەیرەکەی بەم ڕۆژگارە بە ناوی دینەوانێ یاسای جعفەری فەرزەکەن یاسای فرەژنیست فەرزەکەن ئەو هەموو توموتیژە ڕوئەیە دەستگای وامان نییە ئیمکاناتی وان اختیارانیە دەستگاکان تا بتوانن بەرەنگاری ئەم توموتیژیە بنەوانە ئەمە ئەو هۆکارانەیە کە ڕێگە ئەیە ئەم توموتیژیە بەو شێوە فراوانەی خۆی بمێنێتەوانێ و کاریگەری لەسەر ژیانی ملیۆنەها ژنان دابنێ بە شێوەیەکی ئاشکرا و ژنان موقعیەتێکی خوارویان هەبێ لە کۆمەلگایەوە حتا بگەڕێنەوە عێراق لەمە ئەم فترەیە کە مەوزوعی انتخابات هەبووە ئەڵێ خێر بە ژنانەکەن مەسەلەی کۆتایان هێناوە 25 بۆ ژنان ئەڵێ خێر بە ژنانەکان بۆ ئەبێ ئەوان قرار بن بۆچی نابێ ڕەفتی هەبێ بەوەوانێ کە توانایی ژنەکان ئیمکاناتی ژنەکان ئامادەیی ژنەکان بۆ جوابدانەوانێ بە پێداویستیەکانی ژیان لە بوارە جۆرا و جۆرەکانە بۆ ئەبێ ئاوا بێت ئەمەیە لەبەرەوە ئەگەر قسەکانی خۆم کورد کەماوانێ ئەمانە هۆکاری جۆرا و جۆرن مەسەلەی پیاوسالاری کە بۆتە مۆزوعێکی بەرچاو بە تایبەتی لە وڵاتانەی کە زیاتر
مەسەلەی دین کاری خۆیەکە مەتابەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیاویە کە کاریگەری جدیان هەیە لەسەر ژیانی ژنان و ژیانی خەڵک ئەمانە هەمووی ڕەبتی هەیە بەم نظامی سەرمایەداریەوانێ تا ئەم نظامە هەبێ ئەم هەڵاوارد و جیاکاریە ئەبێ بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئێمە دەستەوەستا بین هەر بۆیە ئاڵم هەموو ڕۆژێ بێ ڕوبەڕوێمە بێ خەباتی خۆمان بکەین ئەبێ ڕیزی خۆمان یەخەین ئەبێ کارکەین بە دژی ئەم هەڵاوارد و جیاکاریانە. بەڵێ ئەگەر چی لە قسەکانتانە ئاماژەیەکتان هەم بە کوردستان هەم بە عێراقدا بەڵام دەمەوێت بە تایبەتی بپرسم لەسەر دۆخی کوردستان چونکە دەمێک کە ڕێکخراوەکانی ژنان باز لەم گرفتە دەکەن و باز لە وەستانەوەی تونند و تیژی دەکەن بەرامبەر بە ژنان و تەنانەت دەسەڵاتدارانیش هێناوەتە قسە و ئەوانیش بە هەمان شێوە ئەم قسانت و کرارەکەنەوە کە ئیتر دەبێت کۆتایی بێت بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان بەڵام ئێستا دۆخەکە چۆنە؟ بەرحاڵ ئەگەر لە بەشی حکوومەتەوە دەست پێ بکەم باشترە چونکە لەم ماوەیە من سەیری تەلەڤیزیۆنەکانی کوردستان مەکرد سەیرم کرد لە حاشەیە نووسین هەبوو کە یەکێک مەسەلەنێکی لەوانە قوبات تاڵەبانی ئەڵێت ئەمە مەسەلەی تونگوتیژی قابلی قوبول نییە و ئەبێ بۆستێ یا مەسەلەن ئەوەی کە پێشترەی وت پیاو بە مرد بۆ لە ژنەکە دمەیە یا نێچێبان بارزانین چونکە ئێمە لە منطقەی یەکێتیە قوبات تاڵەبانی نوێنەرایەتی مەسەلەی ژنانەکە و لە منطقەی پارتیە نێچێبان بارزانی هەموو کاتێ لەم کاتەیە زۆر ئاکتیڤ بە بنەوانێ زۆر شیعار هەڵئێن زۆر شتی بری قوباق ئەڵێن کە ئەوانە دژی تونگوتیژین و ئەمانە بەڕاستی نەوعێک لە شانخاڵیکردنەوەیە ئەمانە ئەو پەیامە ئەیەن بە ئێمەوێ بە خەڵک کەوە ئێمە نین لەگەڵ ئەم مەوزوعی تونگوتیژیان کە ئەوە ئێمە نین پێمان خۆش بێ مەوزوعی تونگوتیژی ئەوە خەڵک خۆیەتی یعنی تاوانەکە ئێنەوە بەسەر ملی خەڵکە خەڵک تاوانبارەکەن تا ئەوەی کە بڵێن کە من هەمیشە وتومە لە قسەکان ماو ئەشیڵێمەوانێ سەرچاوەی تونگوتیژی و نەهامەتی و جیاکاری و هەڵاوارنێک کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە لە عێراقیش و لە کوردستانشە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات بەڵام دەسەڵات هەمیشە ویستێتی چاواشەمە حتا خۆیان نیانێتی سۆم باشن ئەم ئەرکیان سپاردۆ بە گروپە ئیسلامیەکان ئەم ئەرکیان سپاردۆ بە گروپی جۆراو کە بێن ئەم کارانە بکەن خۆیان شانی خوانی لێ خاڵیکەنەوە وەکە هاتوشە سەرەوەی مۆزوعەکە گەورە بووە ئیسلامیەکانیان قوت کردوێتەوە بەرامبەر بە دەنگی ڕێکخراوەکانی ژنان بەرامبەر بە بزوتنەوەی ژنان بۆیە شان خاڵیکردنەوەیە و ئەوان خۆیان بە ساحێبی ئەم مۆزوع ئەگەر وایە ئەگەر ئەوان ڕاست دەکەن دژی تونگوتیژین ئەی بۆ یاسای فرەژیمیتیان قبول کرد هێنایە بۆ کوردستان بە هەر شەرت و شرووتێ لە سەریانە داناوە هەر خۆی ئەمە بێحرمەتێکی زۆر زەرگەورەیە بە موقعیت و جێگا و ڕێگەی ژنان لە کوردستان و لە عێراقیشە بۆ ئەوەتان بۆ چون پاساوتان ناو لەگەڵ لەسەر یاسای جعفەری لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتن ئەم هەموو ژنە ئەکوژرێ بۆ یاسایەکی تونتان دانەدان تەمانێکێ لە قسەکانی ئەڵێ بێ یاسای تونمان هەبێ من نازانم بەبەستی چێ یاسای تون ئەم یاسا تونە ئەبێت چی بێت ئایا یاسا دائنێن کە ڕێگری بکەن لەوەی کە تونگوتیژی ڕووبا ئایا یاسا دائنێن کە ڕێگری بکەن لەوەی کە پیاوان ژنانیان نەکوژن ئەیەن بە گویانە کە ئەگەر ژنەکە و بکوژی حکمی ئەبەدید ئەیەین بۆ هەتای لە زیندانە دادنێن ئایا ئەمانە ئەڵێن ئایا ئەم حکومە بۆ ئەوەیە کە لە پاڵیە تۆ کە ئەتەوێ یاسایەکی تونگ و تۆڵت هەبێ بۆ کۆتایی هێنان بە هەر جۆرە ستەم و تونگوتیژیەک ئەبێ بەرنامەی ڕۆشنکردنەوەت هەبێ ئەبێ خەڵک ئەبێ بەرنامەت هەبێ کە ئامۆژگاری خەڵکەی خەڵک ڕۆشنکەیتەوانێ ئەبێ تیان گەێنی کە تۆ بۆت نییە دەستێژی بکەیتە سەر حرمەت و ئینسانیەتی ژنان کە تۆ بۆت نییە کچەکەت بە 9 ساڵی بی بەشوو کە بۆت نییە لە ژنەکەت لە هاوسەرەکەت بی ئەم هەموو قوربانیە ئەم هەموو ساڵە ڕوویاوە لە یەک شوێنە کارێکی ئاوایان نەکرد کە بڵێ نابێ ژن بکوژرێ ئەگەر ژن بکوژرێ حکمی لەسەرە نابێ خەتەنەی کچان بکرێ نابێ کچی مناڵ بەشوو بدرێ نابێ
یعنی ئەم شتانە ضرورن ئێمە بە ئەمەلی ئەمانەوە ببینن حتا ئەگەر هەنێ ئاڵوگۆڕیش کرابێ هەنێ بڕگە لە یاسای باری کەسێتی عێراق لە کوردستانە هەنێ ئاڵوگۆڕی ئەویش بە سەختی ڕێکخراوەکانی ژنان بووە بە زەختی ئەو بزوتنەوانە بوو ئەو حرەکاتان و کەمپینانە بۆ کە ژنان کردویانە بەڵام بەڕاستی من نامەوێ قیاسا و قوانینێک کەدایانێ بەس بە عەرەبی لە حبر على وەرەقە هەر مەرەکەبێک بوو لەسەر کاغەزێک نووسرا بێ دەبێ بە عەمەلی کاری پێ بکرێ قوبات تاڵەبانی کە چوێ سەر قەبری ئەو ئافرەتانەی کە بێناونیشان بوون خۆی فڵچەی گر بە دەستیەوە لەسەر قەبرەکە بنووسێ دەبوایە لە دوای ئەو نمایشێکی زۆر گەورە بکرایە هەرچی پیاوی ئەو منتیقەیە هەبووە ئەبا بڕۆشتایە فڵچەی بەدەستەوە با و حبر و ناوی لەسەر بنووسیا و چەپکە گوڵیان دابنایە لەسەر قەبرەکان بۆ ئەمە ڕووی نەیە بۆ من جێی پرسیارە بۆ ئەمە ڕووی نەیە بۆچی خەڵک پیاوان ژنان بە چەپکە گوڵە و نەچونە سەر قەبرەکە یا ئێستا کە حاڵەتێکی وا ڕوئەیە بۆ خەڵک ناچێ بە چەپکە گوڵەوە دیارە ئەم دەسەڵاتە ڕاز ناکات لەگەڵ ئەو خەڵکەیە دژی ئەوە نییە چکەوان ئیسفادە لەمە ئەکەن کە نیوەی کۆمەلگا مەشلولکەن نیوەی کۆمەلگا کە ژنانە بێکار بێ لە ماڵەوە بێ خەریکی ماڵداری بێ ئەو ماڵداریش کە بەڕاستی کارێکی گەورە و عەزیمە چێژلێنانە جشتنە مناڵ بەخێوکردنە مناڵ پەروەردەکردنە دڵڕاگرتنی مێردا بێ ئەمان بێقیمە سەیریەکەن بێنرخ سەیریەکەن وەک کاری کارهاوردە سەیری ناکەن هیچ بیمەیەکی بێکاری نان بە ژنان هیچ شتێک بە ژنان نان لەبەرەوە ئەو نمایشانی کە ئەشیکەن هەر بۆ ڕای گشتی دەرەوەیە کە پێیان بڵێن ئەها ئێمە دژی تۆموتیژین ئەها ئێمە دژی کوشتنی ناموسین ئەوە ئێمە نین ئەوە خەڵکە خۆی واکە بەس ئەو خەڵکە بۆ ئەمە ئەکا دائیمە ئەو دەسەڵاتە سیاسەتی و فەرهەنگی کاریگەری لەسەر زینێت و عقڵەتی خەڵکدا ئەنێ ئەگەر هەر بۆ یەکەم جار یەک ژن بکوژرایە ئەوان هەڵوێستیان وەربگرتە ئەم دەسەڵاتە و بیان بە مەحکەمە و کاری جدیان لەسەر کردا ئەیتر ژن کوشتن ڕووی نەیە بەڵام خۆیان بەشێک بوون لە فەزای زوموکردنەوەی کوشتنی ناموسی و بەژێر ناوی جۆرا و جۆرا و هێنانەوەی هەموو دیاردەیەکی کۆنەپەرستی دژ بە ژن لە کاتێکا ژنان لە مەیدانی کارا بوون دکتۆر بوون مهندیسە بوون مامۆستا بوون کرێکار بوون لە کارگەکانە کارگە ئەهلیەکان هەمووی ژنان بوون ئەیان بر بەڕێوانێ کەچی هەر ئەم ژنانە بوون کەوتنە بەر هێرش و بەر تۆمەت و بەر تەشەنەی دەسەڵات لەبەرەوە ئەمە ئەوەنی کە بە دەسەڵات دەگەڕێتەوانێ بەڕاستی لە چاواشەکاری زیاتر ئەویش بۆ ڕای گشتی دەرەوەی هیچی تر نییە بە ئەمەلی ئەوە تا ئەگەر ڕاستەکەن با یاسای جعفەری دەنگی پێنێن و هەڵی وەشێنەوە ئەگەر ڕاستەکەن یاسای فرەژنی هەڵبۆشێنەوە ئەمە دەسەڵات ئەوەی کە بە ڕێکخراوەکانی ژەکەوێتوانێ ڕێکخراوەکان بەڵێ ڕێکخراوەکانی ژنان من لە بەشی دووهەمی پرسیارەکە تا ئەبوای ئەوەم بوتایە ژنان هەمیشە هەوڵیان ناوە خەباتیان کردووە ڕێکخراوی خۆیان دروست کردووە کەمپینیان بەڕێخستووە ژنان ئەوە نییە تێنەگەن ئەوە نییە نەزانن ئەوە نییە جێگا و ڕێگەی خۆیان نەزانن ڕاستە تۆ لە چوار دیوارابی زۆر فێر نابی بەڵام ئێستا خۆ فەزا کراوەیە جامعی ئێستاوەکو کۆمەلگەی ئێستاوەکو جاران نییە ئێستا ژنان هەر چۆن یەک تۆ کۆنتترۆلی کێژە نەچێتە دەرەوانێ ژن تێکەڵە بێ ژن ئەخوێنێ ژن زمان فێرە بێ وەکو جاران نییە لەبەرەوە بەڵام ڕێگریەکان زۆرن بەربەستی بزوتنەوەی ژنان زۆر زۆرە یعنی ئەوە تا هەر لە کوردستانەوە سەیریکە لە ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانەوە هەموو گروپە ئیسلام حتا بەشە لە گروپە ئیسلامیانە بۆیە دروست بوون کە دژایەتی ژنان بکەن بەهرەم یعنی ئەوان کاری ئەسڵیان پاڵپیێوەنانی ژنانە بۆ ماڵەوە ئەوان کاری ئەسڵیان تەشهیر و ئیهانە و بە کەم ڕاگرتنی ژنانە ناردنەوەی ژنانە بۆ کونجی ماڵەوانێ و خستنە ژێر پرسیاری هەموو ئازادی و مافەکانی ژنان بە شێوەیەکی گشتی و ئەم قسە و ناشرین و بەیت و بالۆرانی کە ڕۆژانە بەرامبەر بە ژنان ئەیکەن هەمووی لە ڕێگەی گروپە ئیسلامیەکانەوە و دەسەڵات خۆی ڕێگەی بەمەیە و ئەمانە
لە پاڵیشە حتا تهدیدکردن حتا تهدیدی کوشتن ئەمانە هەمووی وەکراویشە خۆکەم نینەوە حاڵەتانی لە عێراقا ئەو ژنانی کە هەڵوێستیان هەبووە کوژراون حتا لە کوردستانی عێراق کەم نین ئەو کەسانی کە بوونەتە قوربانی قسەکانیان کە بوونە قوربانی هەڵوێستەکانیان و هەمیشە هەڵسوراوانی بزوتنەوەی ژنان لەژێر فشاران لەژێر تهدیدان ئەمە بەرگری دروستکرۆ بەڵام ئینجاواش لەم فەزا توم و سەرکوتەیە ژنان نەوەستاون ئەگەر چی بە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بوو بێ ئەگەر لە ڕێگەی ژنانێک کە بەخۆیان چالاکۆن هەڵسوڕانی فەردیۆ بوو بێ ئەگەر لە ڕێگەی ڕێکخراوەی ئێمە بزوتنەوەیەکی سیاسی سەرف ژنان نیمانە ئێستا لە کوردستان هەرچەندە ئێستا ڕێکخراوی سەربەخۆی ژنان دامەزراوە کە هیوادارم ئەوە توروسکایەکی دامان مەزرانەوە توروسکایەک بێ بۆ ئایندە هیوادارم بەڵام ئێمە ئەم بزوتنەوەیە وەک بزوتنەوەیکی سیاسی بەرجەستەی لە مەیدانە نیمانە بەڵام ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیمان هەیە کە هەر یەکەی لە شوێنێکەوە لە چمکێکەوە هەوڵ ئەیە دەنگی هەبێ سەدای هەبێ قسەی خۆی بکە کاریگەری دابنێ ژنان ڕۆشنکەنەوانەیە یەخەی دەسەڵات بگرن ئەم هەوڵانە دراوە هیوادارم جامی پرسیارەکەم ما بێتوانێ ئەمە بەربەست و کێشەکانی بەردەم ڕێکخراوەکان و بزوتنەوەی ژنانە لە کوردستانەوە باشترین نمونەش ئەوەیە کە چۆن دەسەڵات لە ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانیە هەر بە دەلیلی ئەوەی کە بەڕاستی بڵنگۆیەک و دەنگێکی زۆر بەرز بوون لەو کۆمەلگەیە. سێ سەرنج بە خێرایی ئاماژیان پێ بدەین و دواتر دواوتت لێوەربگرم. سەرنجێک دەڵێت کە هەتا سیستەمی چینایەتی هەبێت توند و توێژی دیش بە ژنان ئەبێت و مەسەلەکە سیاسیە پەیوەندی بە مەسەلەیەکی ئەخلاقی یان فەردیەوە نییە. سەرنجێکتر ئەوە بەڵێت تاوەکو پەرە بدرێت بە عەقڵێتی خێڵەکی ئەوە تەبعەن لە بەرژەوەندی دەسەڵاتداراندایە و هەروەها بابەتی مەلاکان کە قسەی سەرەکیان لەسەر ژنانە. هەموو ئەمانە دیارەنزیکن لە بۆچوونەکانی تۆوە بەڵام جواب بە چی بیرێتەوە کە چۆن ئەم توندوتیژیە بەرامبەر بە ژنان بنەبڕ بکرێت سەرنجام ئەو وەڵامە پێویستە. هەرەوەی کە یەکەم پرسیار کە خوێنتەوانێ مەسەلەیەکی چینایەتیە بەڵێ وایە مەسەلەی ژنان مەسەلەیەکی چینایەتیە ڕەبتی هەیە بە خەباتی کرێکاری و زەحمەتکێشانەوانەیە و ئەبێ نظامی ڕیشەکەی لە نظامی سەرمایه‌داری وە بێم نظامە سەرژوو بکرێ بێ کۆتایی پێبێ لە جێگەی دەسەڵاتێکی یەکسان خواز ئازادی خواز کە مافی هاوڵاتی بوون بە عینوانی هاوڵاتی یەکسان بەڕسمی بناسێ و سیستەمەکە هەموو ئەو سیستەمە سەر لە نوێ هەڵبۆشێت و سیستەمێکی نوێی تازەی کە لەسەر مەسەلەی ماف و ئازادی و یەکسانی لەسەر ئەوەی کە ئەو زنجیرانە هەمووی بپچڕێ و خەڵکەکان ئازاد و یەکسان بن کۆمەلگایەک بێ کە دوور بێ لە هەموو توموتیژی و چەوسانەوە و زڵم و جیاکاری و هەڵاواردنەوانێ ئەوە حەلی ئەخیرە و ئەمەش بە شەڕی چینایەتیە کرێ ئەمە بە شەڕی چینایەتیە کرێ بەڵام بە شۆڕژە کرێ بەڵام تا ئەوە ئامادەنیە تا ئەوەی دەستمان بەوە ناگە کە هیوادارم ئێرانێکێک بێ لە وڵاتانەی کە شۆڕ و شەوقێکی ئەوە هەیە کە شۆڕش بەرپا ببێ هیوادارم ئەگەر دەستی دەرەوە تەسیری تێدەدیان نەبێ نازانم بە هەر حاڵ هیوادارم ئەمە فۆکەسی هەموو ئەو حیزب و لایەنە کۆمۆنیست و کرێکاری و سۆشیالیستانە بێت بۆ دنیایەکی باشتر بەڵام تا ئەوەی ئەمە بەدەست نەهاتووە زۆر پێویستە کە ئێمە نەوەستین ئەوە نییە بڵێن نای هیچ ناکەین هیچ ناڵێن لەبەرەوەی ئەبێ سەرمایه‌داری بڕوخێ واقعاً ئەبێ سەرمایه‌دار حتا ئەگەر ئێستا باز لەسەر کوردستانە باز لەسەر
عێراق واقعا ئەو دەسەڵاتە بێ بڕوات ئەو دەسەڵاتە ناتوانێت جواب بە ماف و ئازادیەکان و یەکسانی باتەوە جواب ماف ئازادەکانی خەڵک باتەوە یەکسانی وشەیەکی گەورەترە مەتاڵیبێکی گەورەترە حتا ماف و ئازادیەکانی خەڵک ناتوانێت باتەوانێ وەنەی یاوەتەوە ئەوەنەی لە چوارچێوەی ژیان و مەساڵحی طبقی خۆیانە ئەژین حتا بڵێن خێزانی خۆیانە ئەژین ئەوەنە جواب دەرەوە نین بە نیاز و پێداویستەکانی خەڵک ئەوەنە خەمخۆری خەڵک نین وە بە عملی سلمانیان و هەموو کەسێکیش ئەم ڕاستیانە ئەزانێت ئەوەتان نەمەعاژەیەن جوابی نیازی خەڵگەیەنەوانێ کوشتن ڕوئەیە حەوادز ڕوئەیە هەر شتێک ڕوئەیە دەست درێژی ئەکرێتە سەر مەنتیقەکەمان لەلایەن تورکیاوە لەلایەن ئێرانەوانێ هیچ بێدەنگ لە بەرامبەریا و زیاتر لە چوارچێوەی مەسلحەتی خۆیان و مەسلحەتی طبقی خۆیانەوە و بنەماڵی خۆیانەوە حاکمیە دەکەن و ئەوە تا هەر خەریکی ڕاوڕوودکردن و گەندڵیەکی فراوانی بەرچاوە تەنانە خۆشیان انتقاد خۆشیان لە بەرامبەریەکە انتقاد دەکەن لەبەرەوە حەلەکە لە کۆتاییهێنان بە نظامی بە کۆنتاییهێنان بەم دەسەڵاتە ئەگە باز لە عێراق و کوردستان بکەین و لە جێگەی ئەگەر دەستیشمان بەوە نەگا کە پێویستە بەڵام نظامێکی سکولار مەدەنی مافی هاوڵاتی بوون بە ڕسمی بزانێ بەڵامەوە ئەرکی ئێمەشە تا ئەو شوێنەی ئەمانە بەدەست نەهاتووە لەو هەموو ژنانێک لەو هەموو ناڕزایەتیانەی کە لێستا لە عێراق و کوردستان بەڕێکەوتۆ چی مامۆستایان چی کرێکاران چی بوارە جۆرا و جۆرەکان ئەبێ بەشدار بن ئەبێ ژنان بەشدار بن بە مەتالیبی خۆیانەوە ئەبێ مشارەکە بکەین ئەبێ شعاری خۆمانمان هەبێ و ئەبێ ئێمەش بەشێک بین لەو مەتالیب و داواکاریانی تا ئەو کاتەی هێزی خۆمان یەگە خەین توانایی خۆمان یەگە خەین کاری بۆ کاری گەورەتر بەڵێ سەوسن سەریم ئەندامی بۆردی ڕێکخراوی سەر بە خۆی ژنان زۆر سپاس لە بەرنامەکانی مشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوەش عزیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان با داوای لێبوردنەوە ناتوانین ئەو سەرنج و پرسیارانی تر لە کۆتاییدا هاتوون تاوتیان بکەین چونکە لێرەدا بەرنامەکەمان کۆتایی دێت بەڵام تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.